بینەرانم ئەمڕۆ بەرنمەیەک و چاوپێکەوتنێکی تایبەتی تر ئاماجەیە. من ستایش محەممەدی ئەمڕۆ هاتووم سەردانی خاچ و گوڵچینم کردووە کە مەشغوڵە بەچینینی ئەرغەوان و سەبەتی جۆرواجۆر و تایبەت دروستەکە. چاوپێکەوتنی ئەمڕۆ زۆر تایبەتەوە کەواتە تاکوونێ کۆتایی بەرنامەی ئەمڕۆشم هەر لەگەڵما بمێنەوە تاوکو بزانم بەرنامەی ئەمڕۆمان چی لە هەدبەیە. بینەرانی ئەزیزی من ئەمڕۆ چاوپێکەوتنێکی تایبەتی تر ئامادەیە و هاتوین سەردانی خاتونێکی سەرکەوتوی ترمان کردو و هونەرێکی جوانی ترتان پێناسێنین هەتا کوونێ کۆتایی ئەم بەرنامەی ئەمڕۆشمان هەر لەگەڵمانە بمێنەوە. سڵاو لەبێ خاتون گیان. سلام دەکەم بەخێر بێن. زۆر سپاسەن دروست باشی. تشەکر ئەزیزن. سەرەتا بۆ دەستپێکی بەرنامە ڕێزوسڵای خۆتان بۆ بینەرەکانمان و بایۆگرافێکی بچووک لە خۆتان و ژیانی کاریتان بۆ بینەرەکانمان باس بکە. سلام ئەرزەکەم بەندە گۆڵچین غوڵامۆیسیم خەڵک ئاوای بێسارانم لەدایک بوون هەرسینم حدودەن 15 ساڵیشە خەریک کار سەبەت بافیم حاڵحازر لە سنا زندگیەکەم. زۆر باشە سەرکەوتوو بیتو لە شستاغ بێ. ئەمێ سەرەتا دەستپێکی بەرنامەکۆ بم پرسیارە دەست پێ بکەم کە چۆناهی ببواری هونەرت هەڵبژارد ئەوە هاتیتە ناو ئەم مەجالەوە ئێستی کە بەردەوامی لەسەری و چەندین ساڵە کاتی خۆتەمەنی خۆتت بۆ چەرخان کردووە. من هەر لە مناڵیەوە لە 4 ساڵگیەوە خەریک قاڵی بافی بووم. لە سن 11 ساڵگیە بوومە مەرەبی قاڵی بافی دوایەوە کە ئێزدەواجم کرد و ئیتر ئێدابمدا قاڵی بافی کارگایەکم دانا بە قاڵی بافی دوایەوە کە مدەتێکی پێچوو ئیتر هاتم بچم بۆ بازار ئاغایکم دی خەریک کار سەبەت بافی بوو چووم لاڵیامۆ لێوتم بابم سەبەت فێر بم چوم فێر بووم و ئەوختە 2 ساڵیش بۆ خۆی کارم کرد و دوای ئەوە مەدرەکم گرد و خۆم کارگام دانا ئیتر قاڵی بافیەکەم دا بەدەست خانمێترەوە نەمتانی چون دوودانە کارگا بە یەکەوە بۆمە ڕێگە و هەم ماڵیش و هەم دوودانە کارگایش دانێ لە کارگاکانمیتە دا بە خانمێک لەو دوا خۆم سەبەت بافیەکەم ئێدامەدا. زۆر باشەی سبەی شوێک لەسەر هونەری قاڵی بافیەکەت بەردەوامنی؟ بعضی وەخت دروستەکەم خۆم لە ماڵەوە لێ نا ئیتر قاڵی بافیم نیاسە کەنارە چوو منە بازم بیمێ قاڵی بافیم چەند ساڵێکم ما بازم شتێش بم. زۆر باشە. هونەری ئەوەی کە ئەرغەوان بافیەکە وتێت کە خۆم ڕۆشتم بە دوایە و لە کارایەکەم داوا کردو کە هونەرەکەی خۆیم فێر بکە ئەمە خۆ ڕۆشتی بە دوایە هەڵە بژاردووە. هونەری قاڵی بافیەکە چی ئەوش خۆت حەزت پێکرد فێربی یانەوەی کە پیشەیەک بوو کە لە باو باپیرانت بۆت ما بووە ڕێگاکە توش لەمە بە دواوە گرت؟ وەڵا قاڵی بافیەکە بە زۆر دایکم و باوکم چوم فێر بووم ئەو وەختە نەیان ئەهێش بچین دەرس بخۆینی کلاس یەک بووم هێشتا ئینقلاب نەکریا بوو من کلاس یەک بووم ئەو وەختی کلاس یەک بووم ئۆستاد قاڵی بافی بووم واقعان ئۆستادێک بووم کە ئیتر ئەمتانی ئاموزشی کامڵیش بم دوایەوە ئیتر نەیانش دەرس بخوێنم من ئایسێشە خەریکم دەرسە خوێنم ئیسە کلاس 12. زۆر باشە هەر بەردەوامیت لەسەری لەسەر خوێندنەکەت؟ بەڵێ. زۆر باشە. ئەمێ بزانم کە ئەرغەوان بافیەکە سەرەتا لەکوێ و لە ئەو کاتێکە لەگەڵ و ئاغایەکە دەست پێکرد هەر بە ئیشکردن لەگەڵ خۆیان بەردەوام بوو یا دوای فێرکاریەکەی ئەو بڕیارە دیاتێ کارگای بکەیتەوە؟ وڵا ئیتر لە تەرەف میراسفەرەنگی و ئاغای کات بۆ ناو ئەو کارگای ئەو ئاغا دی من فرس کارەکەم و واقعان خەریکم کارەکە بە جوانی دروستیەکەم پیشنهادیدا کە بچم بۆ ناو میراسفەرەنگی ئەوی 6 مانگ لەبان مەقس منەوە کاری کرد تا واقعان چون حەزمە کرد لە ماڵەوە کارکەم ئەموت ناسەرفێ بۆم بچمە جێگەیتر کارکەم و ئەمانە ئیتر چوومە ناو میراسفەرەنگی لێنە دیم سەبەت بافی تەنیا خۆی کارەکەم بۆ ڕێک ناخات چون من نانەشان فێرنۆم ئەم نانەشانە کە ئەیبینن من فێرنۆم ئەو ئاغا فێرمی نەکرد بوو چوم لە بازاڕا دانێکم سند ئاوردمەوە بۆ ماڵ هەڵم تەکانەوە ڕەجەکانیم تواشا کرد و ئیتر فێر بوو. بەستان چییە؟ ڕەجە بەسم بافتەکەیە. زۆر باشە. لە یادی دێ یەکەم شت کە دروستت کرد چی بوو؟ بەڵێ ناو کارگامە. چی بوو کە دروستت کرد؟ سەوەتەی کردمە سەکابینێت وسیلەکانم تێخستووە. هەر لەو سەردەمۆر؟ بەڵێ. باشە. تەمەنت چەند بوو کە ڕۆشتیم هونەرە فێر بوویت؟ 35 ساڵم بوو 35 ساڵم. زۆر باشی چەند ساڵە بەردەوامی لەسەرم کارە؟ 52 ساڵمەیتە چەنێکە. زۆر باشە. مایەتر چێ بۆ
ساڵێک زۆر چاکە. لەمە بە دوایە کە لەگەڵ و ئاغای ئیشت کرد کارەکانە دوایە کە وتت کە میراث فەرهەنگیات و داوای لە من کردووە کە لەگەڵەوانە هاوکاری بەڵێ ئیتر میراث فەرهەنگی بۆ تائیسدامی ناوە ناو میراث فەرهەنگیە دروستە جێگەیەکی پێمدا کلمەسە کارگا وەلێ من لەسەر ساڵانە کراهایان پێدەم. زۆر چاکە. ئێستا حالێن لەنێو ئەو کارگای خۆتا چەند کەس مەشغوڵ بە ئیشن پێکەوە؟ وڵای سەرجیان چوارێکین لە ناو کارگای خۆما فرین من 75 نەفرێک زیاتر بۆم کارەکات بەڵام لە ماڵەوە کارەکەن. یعنی هاتۆ لە کارەکە لە سێ مەسەن بازێکیان سێ کار دروستەکەن پۆل کارێکی هین ئەوانە یعنی ئەکەینە سێ کتێکی بۆ کارگا کتێکی بۆ وەسیلەکان و کتێکیش بۆ خۆت ئامۆزیشت پیان داوە یان ئەو بازێکیان نانا ئەوانە ئۆستاد قەدیمی ئەسیل قەدیمین لە دێوەزنا و پاڵەنگان و کامیاران و کرماشان و ئەوانە لێنەوە کارەکەن بووم ئەسیل قەدیمی ئەوان ئۆستاد منن وەلی پیان. زۆر چاکە. هونەری ئەرغەوان بافی لە چه قشرێک لە خەڵکەکە زیاتر داواکاری لەسەر حالیان؟ وڵا ئیسا کولن گشت لە مردمەکە گشتی داواکاری ئەس لەسەر. زۆر باشە. زیاتری سفارشەکان کەوەی ئەگری لە کامێک لە شارەکانەوە لە کامێک لە شارەکانی کوردستان زیاتر ئەم هونەرە بەرچاویان و پێشوازی لەیەکەن؟ ئەم هونەرە لە ئەسڵا هونەر کوردستان و دێوەزنا و پاڵەنگان و ئیتر ئەم قسمەت گەل خۆمانەسە وەلی ئیسا بۆ بێنە بەرەو بۆ کارەکەم و حەزی لێکەن فرەتری تارانە. کەواتە خەڵکی تاران باشە. ئەمەوێت سەبارەت بۆی قسەمانە بێت کە کاتێ بتەوێت سەبەتێک دروستکە یا هەر جۆرەك لە بەرهەمەکان مەسئولەکان لە هونەری ئەرغەوان بافی ئەبێ بە چەند مەرحەلە تێپەڕ بکەیت تاکوونە بتوانین بەرهەمێک دروست بکەیت و تەواوی بکەیت. مەسەڵ گەرەکم بێ ئەم نانەشانە بە چەند مەرحەلەی بۆ مەرحەلەی یەکەمە بێت چی بکەیت دووەمیە بێت چی بکەیت تاکو هونەرەکە چونکە دڵنیام هونەری ئەرغەوان بافی لە حالیان لە سەردەمی ئێستەیە تۆزێک نامە و تۆزێک کاڵ بۆ تۆ لە نێوانی خەڵکە بۆیە بەتەواتی بۆمان باس بکەیت تاو کەسانی کە دوور کەوتنێتەوە یان کەسانی کە ئاشنایەتێکی تەواویان لەسەرم هونەرە نییە بۆیان باسکەین و فێر ببن و زیاتر ئاشنابن بە هونەری ئەرغەوان بافی. ئەم نانەشانە فقط سێ شتیگەرەکە قەیچێک و توڵێک و چاقوێک هەر فقط ئەو سێتانەتە بێتی تر دانیشی زەریف ئامە دروستەکەی. من لە جێگەیەکە داوت بووین بۆ جێگەیەک لە سازمانێک و بردمانیان بۆ جێگەیەک ناو ئۆتوبوسێکا بووین دیم دانێ توڵبی لە خوارەوە هەست دانیشتین داخۆزین بۆ سبحانە خواردن توڵبیەکە فرە توڵەکانی زەریف بوون جوان بوون ئەو وەختە منیش هەڵسام چوون قەیچیم پێ بوو بڕیم گەڵاکانی من لا برد و هاوردمە ناو مینوبوسەکە ئۆتوبوسەکە هەڵقەم دروست کرد پێ هەڵقەم دروست کرد پێ خانمەکان وتیان چه دروستەکەی بۆ ئێمەش دروستکە وتم وەڵا بە پارە دروستیەکەم وەختێک ناو مینوبوسەکە بووین ئەو خانمانە لە من هەر دانێ هەر خانمێک دوو دانە سێ دانێ لێم وەرگرت کۆڵی پوڵی داپێ مەسەڵەن من وەختی چوون بۆ ئەو سەفەرە 180 من هەرە وەڵقا کە بۆ هەڵقەی کە مەسەن دروستیەکەی گوڵی پێ تەزینات بۆ تەزینات ناو ماڵ و پشت درگا و ئەمانە لەناو ئەو ماشینا من 180 من کاسب بووم وەلی وەختی چوینە گەینە مەسکەن ئەم زەنگێدا بۆ شوەکەی تخوا 50 من بنێرەبان حساوەکەم گەرەکمە چ سێنە بۆ مناڵەکانم وەلی من بە هونەرەکەی خۆم لەناو ئەو ئۆتوبوسە ئەومە دروست کرد و پارەیشم وەرگرد و خەریدیشم کرد بۆ مناڵەکانم و ئەسڵ لە هیچ کەسیش داوای پۆڵم نەکرد. زۆر باشە لەش ساغ بێت هەرێک ئاماژەی پێ ئەم نمونێکیسە لە بەردەستمانێ دروستت کردووە سەرەتا کە دروستێکی بافتەکەی هەراوای نەرمە یا هەر بەم شێوازە نەرمە ئەمە ئەشێ حتمما دروستیەکەی بە یەک ڕۆژە تواویکەنە وشکەوێتەوە هەر هاوردۆ دانشتی ئەشێ حتا غەزای شۆ لە بانەوەی خاموشیکەی هەڵنەسی بۆ چای خواردن نازام هیچ کارێک نەکەی تا ئەمە تواوەکەی ینی ها بۆ کارێک یاونە چەند کاتژمێری پێویستە تا بە تەواوی بۆ من سعاتێکە ئەرێ بۆ من ساعتێکە وەلی بۆوانەوە فێر ئەبن شاید 2 ساعت من تووکە. خاجو گڵچین
چەند ساڵێکە کارگاکەت هەیە هەر لەو سەردەمەیە کە دەستت پێکرد کارگاکە لەگەڵ تا بەردەوامە یا چەندین ساڵەوەی کە تەجروبە و ئەزمونت کەسپر ئینجا بڕیارەوەدا کارگاکە هەبێ 2 ساڵ شاگردیم کرد دوایەوە کە بوومە ئۆستا دیتە کارگامدانە زۆر باشە ئەوەی کە شتەکان کە لێرە هێن و سەرنجی منیان ڕاکێشا بێت ئەم شتانی کە داد ناوە ناو کارگاکە تەنیا بۆ یەکە کەس مشتریەکە هات نمونەکارەکانی تۆ ببینی یا کۆمەڵک ئەم هەمووشتە زیاتر سفارشی مشتریەکانن زیاتر سفارشی مشتریەکان و ئەو وەختە بازم هەر بێن بیشی بینن واقعان بۆ ئەوەشە دروستم کردووە زۆر باشە ئەوەی کە دیقەتی کارەکەم دابێت و باسیشمان لێ کرد ئەو خانتونەکە ئێستا مەشغوڵ بە ئیشا شێوازی دروستکردنی هەموویان هەر بەم شێوازەیە بافتەکەی چنینەکەی نا بەم شێوازە نییە ئەمە ئەو دانە جیاوازە ئەوانتر جیاوازە ئاپکەش برن جیاوازە سەوەتە جیاوازە ئە بۆ جۆرەس ینی هەر کامێک و بە شێوازی تایبەتی خۆی دروست ئەکردێ باشە کەواتە لە ڕۆی کار کامێکی بە شێوازێکی تایبەت دروستەکرێ کام نەوە لە شتەکان کە دروستێکی سەخترا لە ڕووی بافتەوە لە ڕووی بە تایبەت چنینەوە ئێمە ئەم کارە کەمێک سەخترا ئەمە هەم بۆ ئاپکەش برنجە بێت بۆ سۆزیە بێت بۆ کاهوو کەلەم لە واقع ئەمە ئاچەر فەرانسەس لە ماڵە وەکو ئاچەر فەرانسە ئیسفادەی ئەەکەن ئەمە واقعان جێگەگیریش نییە لە ماڵە مێخێکدا کوتە و ئاویزانی کە ئیتر باقی بیتاران کارەکانی شۆ پێی ئەنجام باشە وتە دەمە تۆزە سەختە لە ڕووی چۆ لە ڕووی چنینەکەەوە بەڵێ ئەمە پێژن سێتوڵ کەمێ سەخترە تا ئەو کارەکە وایسە ئەو خانمە دروستیەکات باشە جیاوازی چێکە ئەڵێن سەختە لە ڕووی ئەوەی کە ئەو دانە لەبان تەختەوە دروستیەکەین وەلی ئەمە فقط تووڵە بە تووڵەکە بافتی ئەدەین کە گردی ئەەکەینەوە خرتیەکەینەوە بۆ جۆرە دەرتێت زۆر باشە ئەمە زۆر پرسیاری لێ بکەم لەو کاتێک کە دەستت پێکردووە هەتاکوونی ئێستا لەو ئیشانەی کە ئەنجامداوە لە ئێشی خۆت ڕازی بوویت بەڵێ فرا زۆر باشە تا ئەیستا ئەو شت بە پێشاتوە کە خاتونێکە بێت لەگەڵ یا قسەکەیت و سەبارەت بە هونەرەکەی خۆت گفتوگۆت لەگەڵی هەبێت ئیشی خۆتە تا ئێستا پیشنەهات پیشنیار بە خاتونێک کردووە بەڵێ باشە ئەگەر بچێت بە تەواتی پێناسا تەوسیفی ئیشی وەکاری هونەری خۆت بکەیت چی ئەڵێیت وڵا ئەژم کاری سەخت نییە واقعان نەتەنها سەبەت بافی ئەتانن بۆ قاڵی بافی کلاش بافی هەر کارێکە واقعان خانەکان دەست و پەنجەڕەنگەینن کە ئەتانن فێر بن ئەوی بنیام نێژێ ناتانم بێژێ ئەتانن تاپتانێ فێر بێت واقعان بێن فێر بن و واقعان بۆ کار ماڵ خۆیان من ئەیسە لە ماڵ خۆشما حتا ئەگەر پەردەیش بدورنم من خەیاتی ئەسن ئاموزشیش نەچووم وەلێ مەسەن پەردەیەک شتێک لە ماڵەوە دروستکەم خۆم دروستیەکەم زۆر چاکە هیچ پرزەمینێکی هونەری تر کارێکی تایبەتر جگە لە قاڵی بافیەکە و لەمە هیچ شتێکی ترت ئەنجام نەیاوە وەڵا بڵێ وەڵا ئەوە کە هونەر بێت ئەیزانم ینی دەسم داوە بە هەرچێکەوە فێر بووە باشە کامێک لە هونەرە دەستیەکانی ترت تاقی کردووە ئیشت کردووە لەسەری من هەر بە مناڵیش ئۆستات کلااوچنین و کلااو کە لەژێر جامانە ئەی پێچنەوە هەتا ڕۆژێ دانێکم دروست کرد ئاغەمان دانێ 5 کیلوی ڕۆنی نیابانیەوە نشکاوە واقعان و نەسب دروستم کرد بوو بۆ گێلگێلە چنین خەیاتی ئەو بافتنی هەر چێکە شتێکە هونەری بێت ئەیزانم زۆر چاکە بۆ معنی ترچی هەمووی خۆت فێر بوویت هەمووی خۆت کۆششت بۆ کردو تا فێر یان کەسانی بکو مامۆستا و کەسانێکە ئەمیشت فێر بکەن هەر لەگەڵ تابوون وەڵام من فقط بۆ قاڵی بافی و سەبەت بافی چووم بۆ شاگردی بۆ هیچێک شاگردی نەچووم خۆم فێر بووم زۆر چاکە لەم مەجای هونەریە توە لەم کارانت ئایا دەستگایەک دەوڵەتێت نەهادێکە یارمەتیت با لە کارەکان وەکو هاوکاری تام بکەن ئێستا لە ڕووی پێداویستیایەکە کە بۆ کارەکەتان یا بۆی کە پاڵپشتی تام بکەن بۆی کە کارەکەتان بەرەو پێش ببن کەسێکی وا هەیە کە هاوکارتان وەڵام من میراثفەرەنگی کۆمەکنی کردووە هەر ئەوڵدەفێش میراثفەرەنگی کارمەندە لە میراثفەرەنگی بەناو ئاە نەزەری هاوردنیە ناو ئەم کارگای خۆمەکە هیچ حاڵ حاضرە هەمە ئێرە ئەمە چەند ساڵیشە هەمە ئێرە لێرە کارەکەم چون من تەنها ژنێکم لە ناو ئۆستان کوردستانە کە کاری سەبەت بافیەکەم ئیتر دانیشتوم لێرە زۆر چاکە هاوکاریەکان کە چایسە بۆ تاسوە زیاتر لە چ ڕوویەکەوە هاوکاریان کردو وڵا بۆ نمایشگاکان ئەم لێرن بۆ ئەم لاوەلا چون کارەکەی من فرەتر لە نمایشگا جوواواتەوە مەسەن ئەگە بچم بۆ نمایشگا لە نمایشگا جوواواتەوە هەمەتانم بۆ ئەوانێکە وا کارم بۆ ئەکەن فرێش بە نەف بێت هەم بۆ خۆشم زۆر چاکە هەرێکە لە سەرەتای بەرنامە و بە درێژای بەرنامەکە گفتوگۆمان لەسەر کرد کە وتت من کۆمەڵێک شتی جۆرواجۆر دروست دەکەم هیچ پرۆژەیەکی وا لە مشکدا هەیە بە خەیاڵتە هاتووە کە بتەوێ نمونەیەکی تر مەحسوولێکی تر بە کارەکەت زیاد بکەیت و نیشانی خەڵکی بیت
نا ئیتر ئەوە بۆ ماڵ خۆم دروستیەکەم فقط من ئەتانم کار سەبەت بافی و قاڵی بافی ئەتانم بە بەبست مووی هەر لەم بواری خۆتان لە ئەرێ بۆ منەکەڵی من سەبەتەکان دروستەکەم ئەم نمونەی دروستەکەم مناڵەکان کە جێخەوەکانیان شتێکی تر تایسە وکو پرۆژێک بۆ نە پرۆژێکی تازە بەدەستەوە یان خەیاڵت فکرت کرد بێتەوە بڵێ نمونەیەکی تر مەحسوولێکی تر بەرهەمێکی تر بە نمونەکارەکانم زیاد بکەم تاوەکو بۆ نەخەڵی ئەرێ شتێکی تر لە خەیاڵتە توای مەسەن چتکارێک تریشەس وەک گۆڵدان ئەو وەختە ئاباژۆر ئەوانە هەیە دروستیکەم حتممە نیشان ئەوانتایسە هیچ لەوانە دروست بۆ چە نادانی لە ئاباژۆرەکانم دروست کردەوە لێ ئەوڵین بارم بۆ دروستم گرێسم یا مەسە ناو سایتەکەیشم ئەیتر ئەوەی شار گەرەکمە ئێدامێ بەم و فێریشکە زۆر چاکە لە ڕووی دیاریەوە تایسە بووە کە لەم شتانی کە خۆ دروستە کردووە بە کەسانی تایبەت بە چواردە ورز بە ئەزیزەکان وەکو دیارەک پیان ببەخشێ من بۆ ماڵ هەر کەس بچم وەڵین کە دیاری کە ئەوی ئێوەم کار خۆمە هیچ وەختی چێ ناسێنم لە دەرەوە فقط شتێک بۆ دیاری لە کارەکەی خۆم ئەوەم و فرێش خۆشیان تێ هەموو قۆم و کەسم و ئاشنا و کولن گشتیان دەکار من هەستیان ناو باخەکەیانە چەند کاتژمێر لە کاتی خۆت بۆ ئەم ئیشە هونەریە تەرخانەکەی ینی ڕۆژانە کاڵەسیت واتەی بێتە ناو کارگاکەت و مەشغوڵ بێژبی چەند سەعات لە کاتی خۆتی بۆ داعەنیت من معموڵەن هەمیشە سەبت زوو هەڵاسم لەخۆ تا سەعانۆ کار و بعد ماڵ تواوەکەم ئەو وەختە تێمە ئێرە ئیتە غەزایش بنمەبان ئێنمەبان و کەمی یەکەم و تێم تا ئەچمەوە غەزاکەیشم ئەقڵێت وەختە ئیتر من سعی 12 لێرە دووبارە ئەچمەوە بۆ ماڵ تا چوار هەمە ماڵە چواریش تێمەوە بۆ ئێرە تا 7 و 8 تامە ئێرە بینەرانی عەزیز و خۆشەویستم لەم بەشەش لە بەرنامەکە گەڕامەوەلاتان هەر درێژەیەم بە گفتوگۆ بە پرسیارەکانم لەگەڵ خاچ و گوڵچین فەرموو خاچ و گوڵچین زۆر چاکە خاچ و گوڵچینە مێستا بارەز بەم قسەی کە یەکەم زانیاری لەسەر وەربگرم لە نێو کاری ئێوەیە کە کاری ئەم سەبەرچینی نوێمانەیە بە تەرکە ئەڵێن چی مەبەستیان چییە کە باسی تەرکە ئاکەن تەرکە کەلیمەی فارسیە ئێمە ئێژین پێ توڵ توڵ نوعی ئەرغەوانە کە درەخچەس ئیسا حاڵحاضر لێرەیشە هەست ئەمە ئەم قسمەتە توڵەکانی ئەبڕین ئەری ئامدارەیە توڵەکانی ئەبڕین و باقیەکەیشی گوڵ ئەدات ئیتر ئەمە بە دەر درەخچە ناخوات بە دەر کارەکەی ئێمە خوات وەلێ بۆ نانەشان نا بۆ سەبەتێکە مەسەن وەک جێگەی مناڵ و جێگەی میوەشتە ئیسفادەی ئەەکەین چون ئەمە پۆسەکەی ئەگیریێتەوە وەختی ئاو بخوا پۆسەکەی ئەگیریتەوە ئەمە ئاو باران بخوات نا هیچ مشکڵێکی نییە دێمیە ئێژن پێ دێمی ئەوە کە ئیتر 70 ساڵیش 80 ساڵیش عمر ئەکات زۆر چاکە چ کاتێک کاتی ئەوە ئەگات کە تۆ بیچنیتێتر چونکە هەر دەبعەیەکە حەسبکەی ناتوانانی وایە وەختێکە مانگی پاییز دەچێت کە باران با لەو ئەرغەوانە تەرکەی ئەرغەوانە پۆستەکەی ئیتر ناگیرێتەوە محکەم ئەوێت وەختی باران با لێ گەڵاکەی ئەوەرێت و ئێمەش پەرداختی یەکەین یا ئەیچنینەوە بۆ کارەکەمان باشە کاتێکە چنیتان دوایی ماوەی چەندێکە توانی بەکاری بێنی هەر کە چنیت ئەتوانی دەست پێ بکەی بە دروستکردن بەڵێ ئیتر ئێمە لەو لەحزەوکەواکەتە ئەی وەڕین و ئامادەیەکەین سایز بێنی یەکەین مەسەڵەن بۆ نانەشان گۆرە و بوچک و ئەمانە توڵ باروک و قەویەکانی جیاکەینەوە من حدودەن 70 نەفەر بۆم کارەکات ئەو توڵەوە ئەی بڕم یەکسەر سایز بێنی یەکەم و کارەکانم پێ ئەنجامە مەسەن هەر سایزێکی ئێمە دانێک کارەکانم ئەنجام ئاین زۆر باشە کاتێک کە ئەڵێ پێسەکەی لێەکەینەوە ئەگە قەیچیم پێ بواێت ئەمتانی دانێ لەمانە ببڕم و کە پۆسەکەی چۆن ئەگیریێتەوە ئیسە پۆسەکەی ئەگیریتەوە ئەزانین ئەتانین پۆسەکەی بگرینەوە بە پۆزگیریاوی دروستیکەین ئەو کە ئەو ئیشە ئەبێ وەلی ئەوە بۆ ئەم فەسڵا بێت وەێ بۆ پاییز نا بۆ پاییز دەشێت پۆسەکەی هەر کارێکیشکەیت ناگیریێتەوە بە چەقۆیش ناگیرێتەوە چون ئاو بارانی خوارگە ئاو بارانیش جۆرێکە کە پێس ئەم ئەرغەوانە سفتەکاتەوە قەدیم ئیتر لەمە ئیسفادەیان کردگە کە پێیان برگە بەوەکە ئەمە واقعان خاصیت دکتریشی ئەست
زۆر باشە کاتە بێژگەلەوەی کە توانی شتی پێبژنن بۆ بواری دارویش توانی ئەستفادەکەین زۆر باشە بۆ دروستکردنی هەر جۆرە سەبەدێک کە بتەوێت تەنیا لەم دارە ئەتوانی بەکاربهێنن نا دار هەناری شەوێت دار بی ئەوێت دار مروار ئەوێت دار سنجد ئەوێت هەر دارێک مەسەن شتێ ئاوا دار براڵوک ئەوێت ولی هەروانە سارێ چەند زۆر باشە خۆت زیاتر بە کام یەک لە دارەکان فقط ئەرغەوان وەختی ئاموزش بە ئەگەر ئەرغەوانم نەبێت لە مرواریا لە بی ئستفادەکەم فقط بۆ ئاموزش ولی بۆ کارەکەم فقط ئەرغەوان ئستفادەکەم باشە کارگاکەی من بەناو کارگای ئەرغەوان بافیە زۆر باشە شێوازی کارکردن لەگەڵ هەر جۆرەدارێک وەک یەک وایە هیچ جیاوازیکی نییە جیاوازی هەست بۆ چەناین کار ئەرغەوان کارکردن بە ئەرغەوان هەم لەزەت بەخشە هەم بۆنێ فرەخۆشیە چون لە خانەوادەی مێخەکەی تر ئەو وەختە هەم زەرریش ناگەێنێ بە پۆست زۆر باشە ئەوەی کە بەکار لە ناو کارگاکەی خۆشت ئاموزشەکانیشی تکەوتت هەر بە ئەرغەوان ئاموزش باشە ئەی بۆ هونەرجووەکانت چی کارکردن بۆ ئەوان بە کامیان ڕاحەترا وڵا ئەوڵ بە بی ئاموزشیانەدەم ولی لەمە دواییتە ئەیکەم ئەرغەوان بەخاترەوەکەی تر فێر بن بە ئەرغەوانیش کارکەن چون ئەرغەوان کەمی سەختە و سفتە بەڵێ تەنیا لەنێو خۆت یان خۆت بە هونەرجوەکانت کە فێرکاریەتی تەنیا جۆرهای سەبەت دروستەکەن لە قیاسایەکی جیاواز یان ناشتایەکی تریش دروستەکەن بێژگە لە سەبەت من لار کوێنەکە ئەکسێکم بۆ بنێرنەوە هەتا دروستیشم نەکردوێ تواشایەکەم ئەرە و سەبەتە بەو ئەرغەوانە دروستیەکەم و ئەینەرمە بۆیە زۆر باشە ئەوەی کە کاتێ سەبەتێک دروستەکە یان هەر شکڵێکی تر کەیسەوتت ئەکسەکانم کە بۆ بنێرن نەتوانم دروستی بکەم ئەبێت ینی لە مشکی خۆت لە خەلاقیەتی خۆت بەکار ببێ یا خۆت ئۆلگو یەکتر حێکی تایبەتتان هەیە بۆ دروستکردن وڵا بەعزێ وەخت لە مشکی خۆم ئستفادەکەم و بەعزێ وەختیش ئاوا ئۆلگوم هەست و ئەیتر ئاوا کەنارتێمتە کارەکەمە باشە ئۆلگوەکان لە ڕووی چیەوەی وەرەگری بۆی وڵا هەر خۆم ئەوەتە ئاغێک بەناو ئاغێن نەزەری لە ناو میراسا بوو لە ئەوڵەوە بە تەختە ئۆلگوم دروستە کرد و ئیتر ئەوش ئەی بڕی ئەو ئەی کێشا بۆ من خۆشم ئەی ئەم بڕی چون خۆم دەستکام هەیە هەم خۆم بڕۆشام سوراخەکەم نازام کارگەری ئاوا ناو کارگایشە ئەنجامی ئام باشە تۆ سەرەتای دەستپێکی کارت تەنیا خۆت بە تەنیایی ئیش دەکرد بەڵێ زۆر باشە چی بۆ وای لێ کردی کێتە کارەکەت پەرەی پێبێت و بیهێنیتە ناو کارگایەک وڵا هەرەوە کە ئیتر فێر بووم ئاغێک هەر ئاغا نەزەریە هادووتی بێ بۆ ناو میراس فەرەنگی ئەمەوە تاقێک کۆ پێ ئەدەین کە لێنە کارکە ئەوش 6 مانگ لەبان وەخمنەوە کاری کرتا هاتم واقعا هاتم هەر حەزمەکەت لە ماڵەوە کارکەم ئەمگوت ناسەر پێ بۆم و کارگا چۆنە بێدان و ئەمانە من ئیتر 6 مانگ 7 مانگ لە ناو کارگای خۆما لە مایە خۆم خواردمەوە هەر لە کار خۆم هینمەکرد ئیتر لەمە دوا کەمکەم شاگردم گرد و کەمکەم فێریانم کرد و ئەیسەی 5 نەفەرێکی شکارەکەن زۆر باشە خۆ داواکاریت ئەو ئاغای کەوتت داوای کرد کە بێم لە کارگاکەی کارکەم چۆن بوو کە ئاشنا بووی لەگەڵ یا چۆن بوو کە داوای کرد کە تۆ بیت لە نێو کارگاکەی ئەوە هاتم بۆ نانەشان من لە دەرەوە دانێکم سند و هاوردم هەڵم تەکانەوە فێر بووم بەڵام سەبەت نینی خە و ئەو جێگەی میوەشتە چوم لە بەلای ئاغای کۆ بەناو ئاغای ناسری لێنە فێر بووم ئیتر ئەم ئاغای نەزەریە هات بۆ ناو ئەو کارگا دی واقعان من پرس کارەکەم و خەریکم کارەکەم بە دروستی ئەنجام ئام پیشنهادیدا کە بە حتمن بێن بۆ ناو میراس فەرەنگی لێنە دانیشم باشی سەر لەگەڵ ئاغا بەردەوام من لە ئیشکردن بڵێ ئەو ئاغا خۆی کارمەندە زۆر باشە باز ڕست بووە وەختە باشە چۆن بۆ فکرێت لا دروست بوو کە بتەوێت ئێتر تۆ کارگای خۆت هەیە بە خۆت بی بە ساحێ ئیش و کاری خۆت بی بە خاوەن ئیشی خۆت وڵا هەر لە ئەوەڵی شو حەزمە کرد کە کاری ئاوا بێت ینی بنیام ئەگەر نیەت کات کە هەر کاری ئەنجام بات بێژێ ئەوە ئەنجام ئام ئینشەڵا کە بۆی ئەگریت و ئەنجامی ئەدات ولی منیش نیەتم کردو واقعان کە کارێک ئاوا ئەنجامم چون خۆش مەرەبی قاڵی بافی بووم ئەو وەختە ئیتر لە دوای ئەوە کە مەرەبی خاڵی بافی بوو بوومە مەرەبی سەبەت بافیش و دیم ناسەرفێت مەسەن ناگوزەرێ بۆم بۆ جۆرە کارگای قاڵی بافیەکەمدا بە دەستخانمێکەوە خۆماتم ناو ڕشتەی ئەرغەوان بافی زۆر چاکە لەسەبارەت هەر بە کارکاکەتەمێ قسەمان لەسەری هەبێت بۆی کە لەوانەیە بینەرەکانیش مەرمەراقی و پرسیارە بکەن و حەزکەن کە بزان نەگەر ئەوانیش هەمان ئیشەی تۆ ئەنجام ئان ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بیانەوێت کە کارگایەکدا بنن ئەیانێت کە هەنێ پرسیارە من لەسەر کارگاکە لە جەنابەت بپرسم بۆ دامەرزانینی کارگایەکی ئاوکو کارگاکەی تۆ لە بواری ئەرغەوان دروستکردنی ئەم سەبەتانە و ئەرغەوان بافی شتێک پێویستە کە بتبێت بۆ دامەرزانینی سەرەتای دەستپێک و شروعت ئەبێت چۆن بێت وەڵام من سەرەتا لە دانێ قەیچیەوە ئیسفادەم کرد دانێ قەیچی و دانێ چەقۆ زۆر باشە لە مۆدوادیم ناسەرفێت مەسەڵەن ئەوە کارگەرەکە بەحتمن ئەشێ چتگەلێ تریش ئیزافەکەم دەستگای بڕۆشم سند دەستگای سوراخکردنم سند
ئەو وەختە دەستگای دیانە یەخەچاڵ گۆرم سەن ئیسا دانی یەخەچاڵ گۆرم سند کە تووڵەکان لە پاییزا ئێخمە ناو یەخەچاڵیتە تاوسانیش ئەتانم ئامۆزش بەم ئیتر تووڵەکانە مشکۆ نابێتەوە لە ناو کارگاکەم ئاگە تەشیف تێرن بۆ ناو کارگاکەم ئەیبینن کە شتی ئاوا هەست و تۆزی ئەیامە وەختە. زۆر باشە لەنێ کارگاکە چەندانە دەستگا چەندانە ئامێر پێویستەکە بدبێ؟ وڵا دوو سێدانە دەستکام هەیە بوچکە تر دەسین برقیە وەلی بوچکە کە دەسیە کە تانم خۆم کارەکەم پێ ئەنجام بم. زۆر باشە زیاتری کارەکانی تۆ سفر تا سەدی زیاتر بە کارەکانی دەست پێشەرەوە یان نا بەشێکی زۆری لە کارەکەت لە دەستگاکان لە ئامێرەکانی پێشتری بە دەست ئیسفادەیەکەین فقط دانێت چەقۆ دانێ قەیچی و تووڵەکان. زۆر باشە سەررجم ئەبزارە سەرەکیەکان ئەبزارە ئەسلیەکان چین؟ چەقۆ و قەیچی. چەقۆ و قەیچی زۆر باشە. ئەو یەخچاڵی کە باست لێکرد ئەوە ئیدەی خۆم بوو کە دیم چوون بۆ تاران مشکڵێکم بۆ پێشات 15 ڕۆژم پێچ و وەلی چون ناو کارگاکەم ئادانێ یەخەچاڵم بوو گشتم نیان ناو دڵقێک و ئاوم پاشین یامە ناو یەخەچاڵەکە دەرگای یەخچاڵەکەم بەس تا ئەو 20 ڕۆژە هاتمەوە دیم هیچکی پێ نهاتووە ئیتر بە نەزەر خۆم وتم دانێ یەخچاڵ فرێزر بسێنم بۆ جۆرەکە بۆ نیامەسە ناو یەخەچاڵەکە بۆ زۆستانیش و بۆ پاییزیش و بۆ بەهاریش و بۆ تاوسانیش ئیتر ئەتانم ئەوەنی کە زانیاریتان لەسەری هەبێ زیاتر لە کامێک لە شارەکان هەیە کە ئەم هونەرە ئەناستن کە خەڵک زۆر داواکاری لەسەری هەیە؟ باوەڕم پێەکەی کە ئەم هونەرە فراموش بوو وەێ من زیینگم گرێسەوە زۆر باش چۆن هەڵسام ئیتر چوون بۆ تواو شارەکان کە لە نمایشگاکانە ئیسفادەم کرد لە ئینتررنێت و لە واتساب و ئەمانە ئیسفادەم کرد واقعن مشتری ئیسا هەست ئەوخت لە هەچێ شارە بخصوص تاران استقبال فرێلیەکە تازەگیش لە ئورومیا هاتمەسەوە لە ئورومێش فرت استقبالیانەیە کرد. زۆر چاکە زیاتری هونەرە دەستیەکان هەر کامێکی و لە شارێکە ئەیناسن ئەڵەم هونەرە دەستی تایبەت بەو شارە یانیا ئەو شارە بەم هونەرە ئەناسن. هونەری ئەرغەوان بافی لە کامێک لە شارەکان زیاتر ناسراوە؟ کوردستان هەر لە نێو کوردستانە بەڵێ منیش تەنها ژنێکم لە ناو ئۆستانی کوردستان توا و کوردستان تەنها ژنێکم کە ئەم کارە خەریکم ئەنجامی ئەدەم. یان هیچ کەس ژن نییە پیا کەس وەلێ ژن نییە. زۆر باشە زیاتر کە ئەوەی کە ئەڵێکم تەنیا ئافرەتم کە ئەنجامیم زۆرێک لە کارە هونەریەکان ئەڵێن یا بەشێکی تر لە کارەکان کەسە هەم خانمەکانم ئاغان کەسە خەریک و مەشغوڵ بە ئیشێن ئەڵێن کە فڵان کارتەنیا بۆ پیاوەکان ناسرا و پیاوە ئەنجامیە ئەم کاری ئێوەچی کارێکە کە بڵم زەرافەتی زیاتر تیاوەکو ئاکارێکی ئافرەتانە ئەیبینن یان لەن نامە کاری پیاوانە ئەم کاری منە کاری پیاوانە واقعان هیچ ژنێ ئەنجامی نەداوە ئیسەکە ئەو خانمانەی کە بازیکیان من فێریانم کردووە کە ئەنجامی ئەدەن بەڵام کارەکەم پیاوانەس واقعان کار ژنانە نییە چون قەدیم پیاگ ئەم کاریە کردگە ئیتریسە منیش زیینگم کردوەسەوە. زۆر چاکە ئەوەی کە ئاماژەت پێداوتت کە من چەندین شار ڕۆشتم بە بەشداریم لە نمایشگاکان کردووە خۆت داواکاری ئەوە بوویت کە بچیت بۆ شارەکان بەشداریکە لە نمایشەکان یان ناخەڵک کار و ئیشی تۆی دیە لە کارت ڕازی بۆ داواکاریان بۆ داوایان لێ کردی کە لە نمایشگاکانیان بەشدار بی؟ نە ئەوەڵین بارکە میراسفەرەنگی خۆی هەناردمی بۆ نمایشگایك لە تارانە ئیتر لە تارانە چوومە تاران لێنە شمارەمدا و خلاصە کارەکەم معرفی کرد و هەل لە بەرێکەوە معرفی بووم بە توا ئێران جاهان. زۆر باشە تۆ خۆت زیاتری کارەکانت چۆنە ناسی بە خەڵک؟ لە ناو ئیسا ئینستا واستا بۆ مەسەن ئەینێرنەوە بۆم شتێکیان گەرەک بێ ئەکسەکەم بۆ ئێنێرنە من هەر کارێک ئەنجام بم لە ناو ئینستا دای ئەنم کە مربوط بە کارەکەمە ئەوانش ئەکسەکەی ئەنێرنە بووم و بۆیان ئەنجامەوە و ئەینێرمە بۆیە. زۆر چاکە کەواتە تۆ ناسینی هونەرەکەی خۆت بە خەڵک کەڵکت لە تۆرە کۆمەڵایەتیەکان وەرگرتووە تاوەکوونێ کارەکەی خۆت بە خەڵک نیشان بیت و داواکی زۆر باشە. کارەکانی تۆ
ئەرغەوان بافی زیاتر وەکو خۆت کەیسە مەشغوڵ بەیشی خۆت زیاتر گرنگیت بە کەلوپەلی ناوماڵ داوە یان خود بەشەکانی تەزئینی وەسایی تەزئینی شتی بچووکیشی لێ دروست ئەەکەی؟ وەڵام من لە هەچێ جۆرە دروست دەکەم. ئەیستا ئەگەر بچنە ناو ئێنستاکەم بووینن هەچێ جۆرە هەستیتە. باشە ئەوەی کە خەڵک مشتریەکانت بێن دیخەتی کارەکانی تۆ ئەنجابێت کارەکانی تۆ ببینین خەڵک تو زیاتر چ جۆرە کارێک ئەنجامی لە سەرەتای دەستپێک و ئەیستا زیاتر چ جۆرێکت ئامادە کردووە لە کارەکان؟ نانەشان نوعێکە ئاپکەش برنج هەم سۆزی پێ ئاپکەشەکەن هەم برنج ئیتە هەچێک ئاپکەش کردێ بۆ نوع ئاپکەشەکەن لە واقع وەسە ئاچەر فەرانسە لە ماڵەوە یعنی هەچێک کارە پێ ئەنجام ئەدەریە. ئیتر جێگەیەکیش بەخصوص ناگرێت مەسەن بێژی جێگەیەک بگرێت جێگە گیر بێ یا حاڵە یا مێخێکدا کوتیت و ئەیکەیتە مێخێکە هەم بۆ زەرافەت ناو ماڵەکەت هەم کارەکەی شۆ پێ ئەنجام ئەدەی. زۆر باشە ئەم هونەرە جوانی زیاتر ئەگەڕێتەوە بۆ ساڵانی پێشوو کە خەڵک زۆر ئیسفادەیان زۆر پیشوەرێ زۆر باشە. ئەمێ بزانم خەڵکی ئێستا ئەم سەرجەمە بە تایبەت گەنجەکان تا چەند پێشوازیان لێ کردو تا چەند دێن داوا لە تۆ ئەکەن یا مشتریەکانت ئایا گەنجەکان هەن زیاتر یان خودنە هەر خانمەکانی سەردەمی پێشوون کە زیانی خانمەکان کە بە تەمەنن داوا ئەکەن کە بۆ مشتری تۆنوە داوا لێکن کە سەبەدەکان ئەو نانەشان بوو کەوتت بۆیان دروست بکەیت؟ وەڵام من ئایستا خانمەکانیش کە خەریکن ئێزدواجەکەن تێن لە کارەکەم خەری دەکەن بۆ ناو جەهازیان کە شتێک وەک قۆڵینە کە دروستی یەکەم وەسیلەی تیانن بۆ دەرەوبوون بۆ ماڵەوە بۆ جێگەی سیبزەمینی بۆ جێگەی پیاز جێگەی میوە بەجێ ئەو کە میوەکەیان بن ناو یەخەچاڵ بیکەنە ناو ئەو سەبەدە و بین ناو ڕاپلا کە میوەکەیشیان زایە نابێت. خانمەکان کە خەریکن ئێزدواجەکەن واقعان تێن لە کارەکەی من بۆ ناو جەهازەکەیشیان ئیسفاداکەن. کاتە گەنجەکانی من سەردەمەش پێشوازی هەر واقعان زۆر باشە. ئەمێ بزانم کە کاتێ شتێک دروستەکەیسە بۆ نمونە سەبەدێک تا چەند ساڵ ئەتوانێت ئیسفادی لێ بکەن تا چەند ساڵ ماندگارە بەکار ئەهێنرێت؟ وەڵا بە نەزەر من تا 70 ساڵ زیاتریش ئیسفادا ئەکریە چون ئەو چێوە فقط یا ئەوە کە ئەشێ یا بیسوزنن یا قەیچیکەن هیچی نایش پرتوکێ مەگە ئیتر ئەوە بیشکنن نە پرتوکێک نە خراوە بێت ڕەنگەکەیشی عیوەز نابێت هەر ئەو ڕەنگ سابتە. زۆر باشە هەر کاتێک کە دروستی ئەەکەی هەر بۆ شێوە ئەیهێڵیتەوە یان بۆ نمونە ڕنگوشتشی ئەەکەی ئەسڵان ڕەنگی لێ نادەم چۆن ئەگەر ڕەنگی لێبەی لە حاڵەت تەبیعی دەرتێت ئەشێ شتێکە تەبیعی بێت دایبنی. زۆر باشە لە سەرەتای دەستپێکتەوە کە دەستت کرد بە ئیش ئەوە هەر ئێستش زیاتر لە ئەرغەوان بافی لە دروستکردنی ئەم سەبەتە یا کەلوپەلەکانی سە هەر جۆرە شتێبێک کە دروستی ئەەکەن قورسایی کارەکەی لە کام مەرحەلەیەتی؟ قورسای لە مەحلەی ئاخریا کە بەرز ئەبێتەوە ئیتر دەسۆفرە دێر ئەچەرخێتەوە کە کارەکەت ئەنجامێ ولی ئیتر سەیکەیت کە ئەنجامی بی. من مەراسم کوڕە گەورەکەم بوو مەراسمێ بچکمان بۆی گرت ئەو وەختە هاتم لە کارگا نانەشانم بردەوە بە جێگەی سافی بۆ برنجەکە ئیسفادەم کرد وەختی دامنا لە ناو ماڵا برنجەکەم دانا لەبان سفرە و بۆنێ فرەخۆشی ئاهات چون لە خانەوادەی میخەکە میوانەکان کولن گشتیان تەکتەکیان ئەیان پرسی تخوات چه ئەدوێکەوە داگە لەم برنجە ئەوە بۆنی خۆشە فرێش حەزم کرد کە خۆشیان هات لە برنجەکە چون بەخاتر ئەو کە بەو نانەشانە ئاپکەشم کرد و بۆنی فرەخۆشی بوو. هاتوگوڵچین ئەمە سەبارەت بەم کۆمەڵە لەوحەکە وەرت گرتووە قسەمان هەبێت زۆر باشە ئەمە سەبارەت بە یەکەمین لۆحکە وەرت گرت لە کام نمایشگا بوو و بە تەواوەتی بە قسەی لەسەرکەی بۆمان یەکەمین لەوح یەکەمین جار کە تۆ لە بواری کاری خۆتە لەوحێکت وەرگرت؟ وەڵا لۆح ئەوڵ کە وەرمگرت لە میراث فەرهەنگی گردم باشە وەلێ چەند ساڵ پێش مەسەن چوین بۆ بوشێر لە بوشێرە ئۆستادێک لە چینەوە هاتوو بۆ ئێنا بەڵێ
لە 8 ڕۆژ من لە بوشێرا بووم ئەم 8 ڕۆژە یەکسرە کورسان ئەوەڵ بوو ینی هەر کەس ئاهات ئەیوت ئیمڕۆ بە ئۆستادەکە ئیمڕۆ کام ئۆستان بووەسە ئەوەڵ ئەیانوت سەرەندەت. زۆر باشە. زیاتری لۆحەکان کە وەرت گرتووە لە بەشداریکردنت لە چ جۆرە نمایشگاهەیەک بووە ئەوی لە کام شارەکان؟ وەڵام من لە هەر شارێک چووگم لۆحێکیانداگە پێم ئەلان دوێکەش لە ئورومیا هاتمەوە بازم لۆحێکیاندا پێم هەموو شارەکان داگیانە پێم هەرچی چووگم بۆ نمایشگا لۆحێکیشیان داگە پێم هین ئەخلاقی بێت ڕەفتاری بێت ینی ئەخلاق و ڕەفتارم چۆن بووە لۆحێکیان داگە پێم. زۆر باشە. ئەی سەبارەت بەو لەوحەیە قسەمان بۆکەی ئەوە بەشداریکردن لە کام نمایشگا بووە وایە بەدەستێنانی مەقامێک بووە سەبارەت بە تەواتی ئەوەش قسەمان بۆ بکەین. ئەمە لە سازمان تارانەوە زەنیان بۆمدا داوەتمیان کرد بە خصوص نمایشگاوشتە نەچووم ئەوختە چوم لێنە 8,000 دانە ژن بوون ژن و پیا قاتی بوون 8,000 وەلێ لە ناو 8,000ەکە من بوومە ئەوە. ئەوەشی تاران بوو؟ بەڵێ. ئەوەش ئەو کۆمەڵە کەسێک بوون کە لە بواری هونەری یارکامیان بەرەیەکیانە بوو زۆر چاکە. ئەیسێ ئەمەوێ سەبارەت بەم کۆمەڵە نمونەکارە جوانە کە ئەنجامی یاوە بۆ نمونە ئەمەیان قسەمان بۆ بکەی کە بزانین ئەمە هیچ جێگای چییە خانمەکان توانن چۆنایی بەکاری بێنن؟ ئەمە بۆ جێگەی میوا بێت ئەتانی تەزئینیش ناوەکەی مەلافە بگری بۆ جێگەی وەسایلی هەرچێک شخصی خۆت ئەتانی بنیتە ناوی لەبەر ئاەنەوە دایبنی یا بۆ میوە بوو یا بۆ شکلات یا بۆ هەرچێک بۆ ئاجیل ئەبێت سوادەی لەگەی ئەمە ئامۆزشم داگا ئەو خانمەکەوا کەتە دروستی کردووە ڕۆژ ئیمتحانەکەی بۆ جۆرە شتی ئاوا زەریفی مەکاتێکی لە نمونەکاری هونەرجووەکانت بۆ کە دروست کرد زۆر باشە. ئەم تەرخانەکە پێویستە بۆ مشتێکی سادە نییە شکڵێکی تایبەتی ئەیە شکڵەکانی شەمووی لە ئایدای خۆت بە ئیدەی خۆتە ئامۆزشم خۆم ئامۆزشم دیە بۆ ئەمە وەلی بەڵام بۆ نانەشان بۆ ئەمە ئامۆزشم نەدیە بۆ ئەمە دانێکم سندووە لە بازار هاوردمەوە هەڵم تەکانەوە تواشایم کرد فێر بووم وەلی ئەمە نا ئەمە چوون بۆ ئامۆزش کاتێککە میوەیە کاتێکە شتێکە خەیتە ناومانەوە هیچ خراپ ئەسڵان هیچکی پێ نایێت. زۆر باشە. ئەی ئەمەی خانمەکانە گەر ئەوشی جێگەنانی سەر سفرەس ئەتانی نانی تێخی لەبان سفرۆ داینی زۆر چاکە. ئەم نمونەیان چی؟ ئەوەی شار ئامۆزش ئەوڵ مناڵەکانە ئەوڵ ئامۆزشیانە کە داگیانە بۆ جۆرە دەراتێ کەواتەمە زیاتر لە نمونەی هونەرجوەکاندا ئەندانی کە باشە. هەروەکە چای من یەکێک لە نمونەکارەکانی گردی سەرەتاش ئاماژەت پێیا بوو وتت یەکەمین کارم سەبەدەیەک بووە سەبارەت بۆ سەبەدەگە قسەمان بۆ بکەیت چەند کاتی خایەنە تاوەکو دروستی بکەیت؟ ئەمە خۆمی سە وەسیلەم تێخستووە تراوە هەر ئەوە دایبن وەسیلەکانی نزەمینە. ئەرێ ئەمە ئەوەڵین بارم بوو کە دروستم کردووە بە جێگەی بۆ جێگەی کاس و کۆچک و ئەمانە دروستم کردویت دامناوەکە هەم کاس و کۆچەکەش ئاوەکەی ئەچێت هەمەوکەیشە هەوای شەخوات و هیچکیش خراو نابێت. باشە من چەند ساڵ هەر ئاوە ماوە؟ وەڵا حدودەن 15 ساڵە بێت. زۆر باشە. چەند ئەو کاتی کە دەستت پێکردوەمە دروست کرد چەند کاتی بە چەند کاژمە چەند سەعاتی پێچۆ تاکوونێمە دروست ڕۆژی تایوارەی برچوون ئەوڵ دەستیشم بوو ئەوەختە بخاریش ڕۆشن بوو ئەشیا ئاخرە و قسمەتە پایینی نەبان بخاریەوە کە نەرمەوە بێتەوە خاز تا فشاری بین و بۆ جۆرە بیگەینەوە بە یەک بیدورنینەوە ئیتراوە حدودەن تایوارە وەختی بردووەڵە. زۆر چاکە. خۆت وتت کە من ئەمێ سەبەدێکی ئاوا دروستکەم یا داواکاری مامۆستاکەت وتی شتێکی ئاوا؟ نە ئەسڵ مامۆستاکەم ئەمەیە ئامۆزش نەدابازم وتم ئەمە خۆم تواشایم کرد و ئیدەی خۆمە. زۆر چاکە. باشە تۆ لە ڕێگەم کار و هونەریەتەوە لە ڕێگەی ئەرغەوان بافیەوە توانیتە ئەو لە ڕووی پارەیەوە لە ڕووی مادیاتەوە بیکە بە ڕێگەی بژێوی ژیانت بە ژیانی ڕۆژانی خۆتی لەسەر حساب بکەی؟ بەڵێ. تا چەند توانیتە؟ یعنی چەند سعات لەناو کارگابم لە ڕووی ئەوەیەوە کە کاتێ بەتایبەت خانمەکانی کە کاتێک کارێکی هونەری یا هەر یەک جۆر لە کارەکانی تر دەست پێکەن گرنگە کە یەکەمەوەی کارەکەیان دەربکەوت و خەڵک بیناسێ دوم لە ڕێگەی ئەو کارەوە ئەو زەحمەتێکی بۆ کێشن پارێکیشی لێ بەدەست بهێنێ تا چەند توانیوتە ئەو پارەیەکە لە ڕێگەی کارە هونەریەکانەوە بەدەستێناوە ژیانی ڕۆژانەتی لەسەر حیساب بکەی بکەیتە بژێوی ژیانت و ئەو شتانی کە ئەتەوێ کۆمەڵە پێداویستی تایبەتی خۆت لەسەر ئەو کاری خۆت لەسەر ئەو پارەی حساب بکەیت و بکەیتە بژێوی ژیانت. وڵا من ئەوانە کە وا کارم بۆکەن کە ئیتر ڕۆژانە پوڵیان پێم سێدانە کارم بۆ دروستەکەن پوڵدانێکی هین ئەوانە مەسڵەن بێژین ئامە 300,000 سیان دروستەکەن ئەوان ئیتر وەختی بوونە ئۆستادتان لە ڕۆژەکە سیانی چواریش دروستکەن ئیتر من پوڵدانێکی هین ئەوانە پوڵەکەیان پێدەم و ئەو وەختە ئەوانە واکەتە کارم بۆکەن ئەچم وەختی کارەکە جەماوەری یەکەم لەبەرا پوڵەکەیان پێ ئام تا کارەکە بێرمەوە. زۆر چاکە.
ئەم سەبارەت بە ئامانەشەکە قسەمان بۆ بکەی کە بزانی ئەم میکە دروستت کردووە جێگای چییە؟ ئەمەشە پێژن دەسەچینە شتێکە دەسەچینە ینی دەستی ئەگریت و خۆیشی شتێک ئەچنیتە ناوی ینی ئەوە کە وەختی ئەچیتە دەرەوە بۆ ناوباخ یا مەسەن بۆ دەرەوە چوون بۆ جێگەی فلاکس پیاڵە نازانم خواردەمەنی هەموو شتێک هیچ زایە ناکات وەکو یەخەچاڵ ئەمێنێ ناوەکەی وەکو یەخچاڵ ئەمێنێ کە هیچ زایە نەبێ یا بۆ چینین گێڵاز بۆ چینین مەسەن گوێز بۆ چینین هەچیشتا بۆ هەموو شتێک بەکارە بدەیت ئەمیش لە واقع وەسە ئاچەر فرانسا بەدەست بنیام باشە ئەمەکە دروستە کردووی خۆتە یا هەریە نا ئەمەین مشتریە ئەمە سفارشداواکاری مشتریەکان باشە ئەمە بە حەدی محکەمە ئەسڵان دەسەکەیشی دەرنایێت باشە شتێکی یاوە کە بتێ وەکاتێک کە سفارش وەرەگری ئەم نمونەیە کە بتێ دروستی کە ئەم چەندێک کاتت لێ ئەبا تاکوونێت ئەمە وەڵا خۆم دروستیکەم تایوارە دوان دروستەکەم تایوارە زۆر باشە ئیترۆ لێ باسی وەخت بەخاترەوە خەسە نەبم هەردانێ دروستەکەم باشە من ئێژم با ئەوان تریش واکەتە کارم بۆکەن واقعان کاریان بێت خۆمەوەە ئیسە کار ناکەم فقط سەرپەرستیەکەم زۆر باشە زیاتری کارەکان کە ئێستا ئەنجامی ئەیەی هەر لە ماڵەوە مەشغوڵی یاسێ سفرتاسەدی کارەکان هەر لە کارگا هەر لە کارگا هیچ وەخت کارماڵۆ ناوەمە بۆ کارگا ناوەمە بۆ ماڵە چوون واقعان عەزیەتە زۆر باشە ئەمێ بگەڕینە بۆ کاتێک کە یەکەم جار کارەکەت دەست پێ کرد سەرەتای دەستپێکی هەر کارێکە دەستی پێکەی کە شروعی کارتا کۆمەڵێک شێت قورسە تاکوونی لەگەڵ یاڕابێت هەتاکوونی خۆت بخەیتە سەر ڕێگای ڕاستی خۆت پیاکەیت و بیتە سەرڕێ سەرەتا چ شتێک بۆ تۆ زۆر زەحمەت بۆ تاکو لەگەڵ یاڕابێت وەڵام من وەختی کارگام دانیا 6 مانگ ئەوەڵ ئیتر زۆر زەحمەتوو بۆم ینی بچۆ ماڵەوە بێرە و نازانم ئەوختە مناڵەکانیشم واقعا ئاهاتنەوە بۆ ماڵ کولن من تەنیا نۆم لە ماڵات ها هەم کار ماڵم بکردایە ئەشیا هەم کارگام بکردایە لە کارگایشا ئەوە ڕۆنەقم نەگرت بوو ولی لە ئەوڵ ئیتر ئاوا دانێ شاگردم گرد و کەم دیم خەریکم ڕۆنەقەگرم ئیتر ڕۆنەقم گرت شکر بۆخوا ئیتریسە خاسم باشە هۆکاریەوەی کە کارەکەی تۆ زیاتر چۆتە بەرچاوی خەڵکە گەوتە ڕۆنەقی گرتا سبب یا لە چیا ئەبین هەستەکەی چی وای کردووە لەواکە خەڵک ئەوەنە کارەکەی تۆ بێتە بێشتاو و کار و ئیشی خۆت ڕەونەقی پێ بێت وەڵام من بە کۆمەک مردم کە فرم مەمنونم لە مردمی عزیز کورسان لە هەر کوێنێکەوە ئەموینن خوایەکە ئفتخارەکەم کە ئەوان ئێژن بە من ئفتخار ئەەکەین بە جەنابتەوە هەر ئاوا دەسەن نەبان شانم لا ئەکەمەوە سڵام و عەلەیکەکەن کە من نایاناسم ئەوان منە ناسن چون من تەنیا خۆمم لێرە ئەوان فرن ماشەڵڵا دەسەن نەبانشانم وەختی لاکەمەوە سڵامەکەم واقعان بۆم ئفتخارە من بووچک هەمووی مردمی عزیزم کە بۆ جۆر منیش ئفتخارەکەم بە ئەوانەوە ئەوان ئفتخارەکەن بە منەوە منیش ئفتخارەکەم بە ئەوان زۆر چاکەر سەرکەوتوی بووی تۆ ڕێگات کراوە بێت تا ئێستا بووە کە بۆ نمونە ئەوەنە لە کارێکت کە دروست کردی بێ ئەوەنە ماندوو بوو بێتی ئەوەنە هیلاک بوو بێتی پێوە ماندووبوون و هیلاکبوونێکی زۆر وار لێ بکاتە بڵێ من واز دەهێنم لە مەجاالێتتر وێڵی ئەەکەم چونکە من هەموو کاتومە کاتێک دەستپێکێکی بێت بە دڵنیایە لە مەرحەلێک لە قۆناکێکیشا پایانێکی هەیە کۆتاییەکی هەیە یاسپیت ینی وا ئێمە تابلێکمان دروست کرد بۆ شیرینی پەزیەک شایەتی سەر شەر بیژ نەفێت ئەو وەختە هات خۆی ئەنازەکەی خراو گرت بوو لە جێوەکە بۆ جۆرەکەەوە من وتم بیگرێ بەم بارەکە گردووی منیش دروستم کرد هادوتی ناپێ ناخوات و ئەمانە من فرێکیش توڵم ئێسپادە کرد و فرێکیش خەسە بووم دوو ڕۆژ خەریک بووم تا دروستم کرد وەلێ گەرەکینە و دووبارە بازم خۆم چوم ئەنازم گرد و لە ئەوڵەوە شڕم کردەوە بۆی ئیتر ئەو من یا کەنارەوتم ئیتر دەیگەرەکمە ئەم کارە ئێدامە نام واقعان بازم دووبارە پەشیمانە بوومەوە لە شەویە ئێدامەم داوە وەلێ ئەرە ئەو دانەکە واکەتە ئەو ئاغا نەیبرد بە قیمەتی خاص فرۆشتم زۆر باشە ئەمەوێت کۆتاپرسیارم لێت بپرسم خات و گوڵچین لە بواری مەجای کاری هونەری خۆتا 5 ساڵیتر لە داهاتوت خۆت لەکوێ یابینی وەڵام من 5 ساڵتر بۆ بازشتەگیم رە فکرم کردگەسەوە دوای بازشتەگیش نازانم فکرم بەوە نەکرێتەوە کارگا ئێدامە بم یا نام وەلی حەزەکەم ئێدامەی بم کە جێگەیەک فرە گەورەم بێت و ئەو وەختە ئاموزش ڕایگان بم چۆن ئیتر من خۆم بازنشتم و ئیتر فرەتر دەسمالەگیفان خۆمە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا هەر ڕێگات کراوە بێ نمونەی خاتوونی سەرکەوتوو وەکو تۆ زیاد بێ ئینشاءڵڵا دڵخۆشم بە چاپێکەوتنی ئەمڕۆکە میوانداری ئێمەس قبوڵ زۆر سپاس ئەزیزم خۆشەویستانی من سپاسانەکەم تام دەقەیە بە دیاری شاشە و بەرنامەمانەوە دانیشتون هەتاکوونی پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تر لە بەرنامە جوانەکەی ڕەنگاڵا هەمووتان بەخوای گەورە سپێرم ئاگاتان لە خۆتان و باشیەکانتان بێ. چاوە خۆش بیستان کە وەختە